لسورة بقرة حوت برسيار هي ويسألونك حوت برسيار لسورة بقرة لحوت شو أنا أخوي تعالى يسألونك بكار هناوة أتوانين با آيات كان يمكن لبروي استفادة لي يمكن بقشتي برون بو آيات كان سؤالي يكم لا بري بسنويا آيات 189 سورة البقرة آيات 189 سورة البقرة يسألونك عن الأهلة يسألونك عن الأهلة برسيارد ليكري درباري مانك قل هي مواقيت للناس شێوەکانی گۆڕینی مانگ کە پرسیارت لێکرێ بڵێ ئەوە بۆ کاتە تا خەڵکی ئیسفادە لە مەسە کاتەکانی حەج و کاتەکانی ڕەمەزان و ئەوانە بەوە دیاریەکرێ هي مواقيت للناس والحج ئەمە پرسیاری یەکەم. پرسیاری دووهەم خۆشەویستەکانم لە لاپەڕەی سیوسیایە لە لاپەڕەی سیوسیایە ئاەتی 215 سورة البقرة يسألونك ماذا ينفقون پرسیارت لێ ئەکرێ دەربارەی نەفەقەی تەطەووع جگە لە زەکات یعنی ئەوەی کە نەفەقەی زیاد زەکات خێری زیاد لە زەکات پرسیاری ئەوەت لێ ئەکرێ و پرسیاری ئەوانەیشی کە دروست کە پیان بدرێ بە کێ صدقەی تەطەووع جا خوای تعالی فەرمێ يسألونك ماذا ينفقون قل ما أنفقتم من خير بدن بكيه طبعا ما زكاة نية ما خيرة فللوالدين والأقربين دايكو باو خزمك سكار خشك نالا كان خوت واليتامى والمساكين وابن السبيل وما تفعل من خير فإن الله به عليم. أما برسياريز دوهمبو برسياريز سيم للا بريسي وشوارا لآيتي 217 خوي تعالى أفرمي يسألونك عن الشهر الحرام قتال فيه برسيار لي كان درباري مانجا كاني حرام لا عرب كاتي خوي بيان متراش أشهر حرم كبريتيا لتشوار مان برسيار لي كان درباري أو مانجانا آية أو مانجانا قتال فيه درست شر تابكري جنجي تابكري أيتر خوي تعالى ولامي أو أداته فرمي قل قتال فيه كبير بڵێ وەڵام لە وەڵامە پیان بڵێ کەبائیرە یعنی قیتال لەو مانگانە کەبائیرە. پرسیاری چوارەم خۆشەویستەکانم هەر لە هەمان سەفحەیە لاپەڕەی 34 ئاەتی 219 خوای تعالی فەرمێ يسألونك عن الخمر والميسر پرسیار دیەکەن دەربارەی عەرەق و دەربارەی قمار قل فيهما إثم كبير يعني ئایا حەڵاڵە یا حرامە بڵێ تاوانێکی گەورەی تایە و قازانجێکی کەمی تایە بۆ هەندێک کەس بەڵام ئیثمەکەی گەورەترە هەر شتێ خراپەکەی زۆرتر بێ لە چاکەکەی حرامە وإثمهما أكبر من نفعهما. هەر لە هەمان ئاەت و لە هەمان سەفحە پرسیاری پێنجەم ئەکرێ ويسألونك ماذا ينفقون پرسیار لێکەن دەربارەی چی ببەخشن. پرسیاری دووەم هەروە بوو بەڵام ئەوە جیایە لەگەڵ ئەمەیە ئەوە لەوێ بدرێ بە کێ لێرە ئەڵێت چی ببەخشی باشە طبعا بێگومان ئەوەی کە هەیەی زیادە لە خۆی ئەوە ئەبەخشێ و ئەگەر زیادە لە خۆشی نەبێت لە ماڵی خۆشی لەوەی کە پێویستیاتی خۆشی ببەخشی ئەوە ئیتر ئیثارەوە ئەو پڕی گەورێ بەڵام بە شەرتێ زەرر لە ماڵ و مناڵەکەی نەدا. مناڵەکانی خۆت ئەو لاترە شەرعەن ئەگەر ئەمان پێویستیان پێبوو پێشان لامانەوە دەستی پێکەی لە ئەقرەبەوە ثم الأقرب بەڵام ئەگەر زیاد بوو قەیچێکا ئەو کاتە برا ئەو لاترە لە خەڵکی تر. جا لێرە يسألونك ماذا ينفقون قل العفو عفو لێرە وەکو باسمان کرد زانایان ئەڵێن ئەوەیە کە هین بێ ئەم جا هەندێک لە زانایان و شێوەیەکی تریش تەفسیریان کردووە ئەم عفویان وتوانە نە ئەوەتانێ دەستت ئاوا بگرە زیادە ڕەویکە یعنی هیچ مێڵەوە ناو دەستە نە ئەوەتانی ئاوا بکە بەڵکو وەسەتەکە یعنی نە وا بکە و نە ئاواش بکە بەڵکو ئاوا بکە بەشی ماڵ و مناڵی خۆتی تیا بێڵەوە بەشی خۆت و ماڵ و مناڵی خۆتی تیا بێڵەوە
ئەمە پرسیینەکەی لەسەر ئەوە و ئەیشتوانی قل العفو ئەشتوانی تەفسیرێکی تریشی بکەیت یعنی ئاەتەکە بۆ نمونە بڵێ عفو ئەگەر نەتبوو پێکەنین بەدەمی خەڵکەوە سەدەقەیە لێبوردایی بەرامبەر بە خەڵکی خراپەی خەڵک سەدەقەیە و ئەتوانی بەو معنایش لێکی بدەیتەوە. پرسیاری شەشەم خۆشەویستەکانم یەسئەلونەکە عەنی اليەتامە پرسیارت لێکن دەربارەی بێباوکان چۆن معاملە لەگەڵ بێباوکانە بکەین. خوای تەعالایشە فەرمێ ئەتوانی معاملەیان لەگەڵا بکەی ئیسلاح بادام بۆ ئیسلاح و چاکسازیە زۆر احتیادیە بڕۆ ماڵیان نانیان بخۆ مادام تۆ چاکە زیاتر هەیە بۆیان تا ئەو چاییە یا ئەو ئاوەیە ئەو نانە تۆ چاکەت زیاترە بۆ ئەوان و خوای تەعالاش ئەزانێت کێ فێڵبازە و بۆ مەبەستێکی خراپ ئەچێ بۆ ئەو کێش بۆ مەبەستێکی چاک والله يعلم المفسد من المصلح. ئەمەش پرسیاری شەشەم. پرسیاری حەوتەم و کۆتایی لە پرسیارەکانی سوورەتی بەقەرە لەسەر چییە؟ لەسەر یەسئەلونەکە عەنی المەحیض پرسیارت لێکن دەربارەی حاڵەتی سوڕی مانگانە و حاڵەتی زەیسانی کە ئایا لە کاتێک ئافرەت کە خوێنی سوڕی مانگانەی هەبوو عادەی مانگانە یان وەکو خوێنی زەیسانی بەس ئەی لێرە ئەبێ وریابین جۆرێکی تر خوێنوان هەیە کە بریتە لە خوێنی نەزیف ئەنی ئافرەت جۆری سێمیشی خوێنی نەزیفە ئەوە نە سوڕی مانگانەیە نە زەیسانیە حاڵەتی نەزیفە ئەو حاڵەتی نەزیفە بەرین ئەمە ناکەوێ حاڵەتی نەزیفەکە جیایە نوێژەکات و ڕۆژوش ئەگرێ و دروستیشە ئینسان لەگەڵا دروست ببێ ئەگەر خۆت بپارێزی باشترە لەبەرەوەی زەرەرێکی زیاترکە و نەزیفە دیارە بەوەی نەخۆشیە کۆتوش بۆ ئینسان خۆی بپارێزێ باشترە هەتا ئەو ئافرەتە چاکە بێتەوە. ويسألونك عن المحيض پرسیارت لێکن دەربارەی مەحیض قل هو ئەذەن بڵێ ئەمە زەرەری هەیە و زیانی هەیە خۆتان بپارێزن لە ئافرەتان و لە دروستبوون لەگەڵ خێزانەکانتانە لە کاتی مەحیضە ولا تقربوهن نزیکیان مەبنەوە حتا پاکە بنەوە. ئایا دروستە پێش ئەوەی خۆی بشوە جیماع بکەی یعنی کە پاک بوویەوە پێش ئەوەی خۆی بشوە ظاهیری ئاەتەکە هەردوو معناکە ئەگەیەنێ کە خلافەیە لە بین زانایانە کۆمەڵێک لە زانایان ئەڵێن ئیلا ئەبێ خۆی بشوە چونکە خوای تەعالا فەرمێ فەئیدا تەطەهەرنە ئەگەر خۆی پاک کردەوە خۆ پاکردنەوەی تەواو خۆشۆردنە. هەندێکیش لە زانایان ئەڵێن ئەگەر خۆی پاک کردەوە بەبێ خۆشۆردنیش دروستە ئەوە قەولی جمهورە ئەمەش قەولی کۆمەڵێک لە عولەمایە ئیمامی شەوکانی یەکێکە لەوانە. دوای ئەوە لە ئاەتەکە جەختێکی تر هەیە لەسەر ئیکا کە ئەوەتانێک کە ئینسان ئەگەر لەگەڵ خێزانەکەیان دروست بووە بێ لەو شوێنەوە دروست ببێ کە خوا ئەمری پێ کردووە کە ئەویش شوێنی مناڵبوونە و ئاەتی دوای ئەوەش جەخت لەسەر ئەوە کاتەوە ئاەتی دوای ئەوەش کاک ئازاد هەم تاکید دەکاتەوە لەسەر ئەو خاڵە ئاەتی دوای ئەوە ئەفەرمێ فإذا تطهرن فأتوهن بچنە لایەنەوە من حيث أمركم الله لەو شوێنەی کە شوێنی مناڵبوونە ئیتر شێوازی مەسەلەن جوودبوونەکە کێشە نییە یعنی شێوازەکەی پاش پێ مهم ئەوەیە شوێنی مناڵبوونەکە بێ ئەوە گرنگە من حيث أمركم الله إن الله يحب التوابين وخوای تەعالا ئەگەر کەسێ غەڵەتێکی وای کرد تۆبەی کرد خوای تەعالا و کەسانی خۆشەوێت کە تەوبە بکە ئەمە هاندانە بۆ ئەوەی ئەگەر کەسێ غەڵەتەی کرد بێ تەوبە بکە و يحب المتطهرين خوای تەعالا پاک ڕاگرانی خۆشەوێت خوای تەعالا و کەسانی خۆشەوێت کە حەز لە پاکیەکەن بڕواتان هەبێ لە زەیسانیە لە کاتی سوڕی مانگانەیە و لەو شوێنەکانی تریشۆ جگە لە شوێنی مناڵبوون واللهی هەمووی پیسە خوای تەعالا پاک ڕاگرانی خۆشە